وەکو هەر چوار پارچەی کوردستان هاتوینتە لای یەک من بە نوێنەرایەتی باشووری کوردستان بەشدار بووم. ئێمە پشتیوانی هەڤاڵێلا دەکەین کە توانیوێتی بە شێوەیەکی زۆر بەرخۆدانانە بەرخۆدانی کردووە کە بەرامبەر بە داگیرکەران تەسلیمێتی قبوڵ نەکرد و پشتیوانی لە ئازادی ڕێبەر ئاپۆ وەشکاندنی گۆشەگیری لەسەر ڕێبەری گەلەکەمان ڕێبەر ئاپۆ درێژەی بەمانگرتندا ئێمە لێرەوە پشتیوانی دەکەین و هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەوەی کە بتوانین ئەو گۆشەگیرێ تێک بشکێنین هاتووینتە لای یەک لە شاری ستێفانی بۆ پشتیوانی لە شکاندنی گۆشەگیری و ئازادی ڕێبەری گەل ڕێبەر ئاپۆ هیوای سەرکەوتن دەخوازین بۆ هەڤاڵێلا و تەواوی هەڤاڵانی مانگرتن لە زیندانەکانی داگیرکەرانی کوردستان و ئێمە بەڵێن دەدەین کە درێژە بەم مانگرتنە دەدەین تا ئامانجەکانمان بەدی دێت تا ئازادی ڕێبەر ئاپۆ. بەڵێ ئێمە ئەمە گروپی 59مینە کە لە گروپی 58 دەورەمان گرتووە. ئێمە لێرەوانێ بە دەسەڵاتدارانی باشووری کوردستان دەڵێن ئەوەی کە ئێوە دەیکەن ئەم پشتیوانیە لە داگیرکەران و هیچ سوودێک بۆ گەلی ئێمە نییە تا ئێستا ئێوە لە خزمەتی گەلەکەمان نەبوون ئیلا لە خزمەتی داگیرکەرانی کوردستان و بەرژەوەندێ تایبەتەکانی خۆتان نەبێت. داوا لە خەڵکی باشووری کوردستان دەکەین کە پشتیوانی لەم مانگرتنانە بکەن کە پشتیوانە مانگرتنانە خەباتێکی پیرۆزە و دەبێت سەرکەوتنیش بەدەست بێنین. ئەوەی کە دەکرێت لە باشووری کوردستان هیچ کارێک نەکراوە بۆ گەلی ئێمە ئیلا بە تاڵانبردننی سامانی وڵات و خزمەتی نۆکەرایەتیکردن و خزمەتکردنی داگیرکەران بووە بەداخەوە. ئەوەی بۆ گەلی ئێمە جێگای سەربەرزیە بەرخۆدانە جێگای خۆیەتی کە بڵێن گەلی ئێمە گەلێکی کۆڵنەدەرە سەدان ساڵە بەرخۆدانی کردووە و شۆڕشی کردووە لە دژی داگیرکان ڕاوەستاوە. بەڵام ئەم هێزەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان کار بەدەستن بوونە تەمایی ئەوەی کە ئیرادەی گەل بشکێنن و مۆراڵی گەل تێک بشکێنن بەداخەوە. بەڵام گەلی ئێمە ئەوە قبوڵ ناکات، ئێمە سەرکەوتن دەخوازین.